کۆتا پرسیارم لەسەرەوە بکەم لە هەرچەند لەناو پرسیارەکان کەمێک باسمان کرد سیاسەتەکانی ئێستای ئەکەپا بەرامبەر بە کورد هەم لە باکوور هەم لە ڕۆژئاوا بە تایبەت لە دوای تەدەخولکردنی لە باکووری سووریا و بەشەشیش لە ڕۆژئاوای کوردستان سیاسەتەکانیان چۆن دەبینی ئێستا ئەو زموجۆڵانەی ئاخێری چۆن دەبین؟ تەنزیمی دەولە بۆ تورکیا خطورەتی ئەمنیە پەکەکە و کوردەکان و بزوتنەوەی کوردایەتی لەوێ خطورەتی استراتیجیە خطورەتە استراتیجیەکە پێشترە لە خطورەتی ئەمنی خطورەتی ئەمنی تا تەقینەوەیەگەکە دەتەقینەوەی تر کەشفەکرێ سەختی زیاتر لەسەرەکرێ حدودەکە زیاترەکرێ حتا ئەگەر دیوارەکەی شارۆن دروستکەن بە استراتیجیەکە زۆر زەحمەتە چکە استراتیجەکە عیلاقەی هەیە بە وەعی میلەتەکە و مافی میلەتەکە و ئەو هەشتا ساڵەی کە تورکیشی تیا پەروەردە بووە لە مەکتەب و لە میدیا و لە دادگا و لە کۆمەڵەکانی ڕێکخراوی مەدەنی ئەمانە هەمووی شعبی تورکی وا پەروەردە کردو کە کورد بێدەماخن ئەهلی ئەو شاخ و چیایانن قابل ئێوەن بێنە شاریشەوە ئەم کابرای تورکە کە ئێستا ئوستازێکی جامعیە یەکسەر نایەتە مێشکی کە بڵێ وەڵاهی کوردێکی شێ مامۆسای جامعیە لە فەڕەنسا تەواوی کردو کاکە دێ لەگەڵ منە دەرسەڵینەوە پێکەوە ئەو بە کرمانجێیڵێت هەر ناچێ بە مێشکەکە بڵە بە کرمانجێڵێت لە بۆ بە تورکی نایڵێت لەبەر جارێ ئەمە چەندین هەنگاو ماوە ئۆردۆغان و جەماعەتەکەی دادوگەشە بینێن بۆی ئەوانە و قەناعەتیان تیا دروست بێت و من پێشم وایە لە زمانی ئەربەکان و ڕەحمەتی خوای لێبێ ئەو هەنگاوانە ئەنرا بەڵام بالمقابل کە داودۆغڵوتی عیلاقاتمان سفر بێ لە ناوەش ئەترافەکانەوانەی کە دامی شۆڕشی کوردەکەنیان دژی ئەمنیەتی تورکیان نانهێش ئەو هەنگاوانە بڕواتە پێش خۆ معلومە ئێستا رووسیا بۆچی دامی ئەو کوردانە ئێوەیەکە خاستن دوایە کە تیارەکە کەوتە خوار و دوای ئەم تیارە رووسیا کە هات قەسفی ئەوانەیە کرد کە لە جەبەر تورکمان نبوون هەروانەیە کە تورکمانن لەوێن ئەمانە هەندێکیان جنسی تورکیان وەرگرت و گەڕاونەوە ناو سووریا لەبەر تۆوا بزانی حەقت هەیە بێی جەبەل تورکمان قەسفکەی بە تیارەی خۆت تورکیاش نەتخاتە خوارەوە بێتە ناو خاکە کەشێ بلعکس هەلی بۆ دروست ئەنجا ئەمریکا هەروایە کورد و ئەردۆگان لەو هاوشەشە ئەخر مەسەلەکە تعقیدتر بۆ تۆ مەسەلەکە زۆر تعقیدتر بۆ تۆ گومانی تیانە جەنابیش دەزانین خەڵکی کەژەزانە 10 ساڵ پێش ئێستا وردە وردە پرۆسەیەک هاتە پێشەوە بۆی کە تەفاهماتێک ببێ وردە وردە بتوانین هەنگاو لەگەڵ یەکتری نزیکەینەوە لە یەکتری ئەمەشە کە بۆ یەکەم جار وای لێ هات کوردێک بتوانێت ببێ بە منافس بۆ ڕیاسی جمهوری برا لە زمانی تورغوت ئۆزالە یا پێش تورغوت ئۆزال نامەیەک بە کرمانجی نووسرا بوو بە لاتینی لە پۆستا گیرا 500 کەسی لەسەر گیرە نامەکە بە کرمانجی نووسرا بوو یەکێک ناوی سەلاحەدین ئەیبەک بوو دیڕشبێگلی ئەڵمانی مقابلەی لەگەڵا کرد کە وتی دایکم کووردە لە وەزارەت دەریان کرد ئێستا ئەوە نەما لە مدەی ئەم 10 ساڵەیە ئەڕواتە پێشێ وەکو ئینگلیزڵێ سلۆلی بەت شووە هێواشە ڕوا بەس دڵنیاین کە ئەڕوە بەڵام کە لێرە ئیتر وەستا ئەو شتانی تر کە ڕوویدا و ئیشەکان تێکچوونەوە تاپان دێتەوە بۆ مربعی دواوە ئەمە کە هاتی و مربعی دواوە تۆ بڵێ وڵا ئۆردۆغان نابێ بێتە ناو سووریاوە ئۆردۆغانی ژەڵە کاکە من دژی داعشم ئەڵە منش دژی تەنزیمی دەولە و ناحی ئەمنی خۆم و بە ئەمریکا ئەڵێ بە ڕووسیا ئەڵێ بە هەمویان ئەڵێ هەمووی تەفاهماتە من لە قیرم بێدەنگم ئەو تورکمانانەی ئەوێ لەبەر دێمە ناوە لێرە بێدەنگەوی ئەوانە هەمووی ئەو تەوازوناتەن ئەو بەرجوڵانەیە هیچ یەکێ لەم سیاست مەدارانە بەردێ ناجوڵێنێ هەتا تەفاهماتی لەگەڵ ئەوانی ترە نەکردوێت ئەمە ڕووکەشەکەی هەموو خیداع و تەضلیل و گومڕاکردنی خەڵکە وەڵا ڕۆین مووسڵ ڕزگارەکەین ئەڕۆین دژی تەنزیمی دەولین بەخوا قەسەم هەمویان لە ژێرەوە لەگەڵ تەنزیمی دەولی ئەرتیباتیانێ ئیعترافی پێ ناکەن کە دەوڵەتە ئەیانە بچووکی بکەنەوە بێتە حەجمێک لەو حەجمەیە تەعاملی لەگەڵاک ئەگەر بۆیان بکرێت بە تاکید بۆیان بکرێت چونکە دارە مسلمانە ڕیشەکێشەکەن بۆیان بکرێت سۆفیەکیشیان قبول نییە نەواز شەریفیان قبول نەبوو نەواز شەریف بە هەموو سفەتێک پیاوێکی شەریف و ڕێک و پێک و ممتاز بوو هەم باوکی زۆر ڕێک و پێک بوو پیاوێکی محسین بوو هەم خۆشی لە هیچ انتخاباتێکا فەشەلی نێنابوو دوو جار عسکەریان هێنا بەسەر انقلاباتی عسکەری لەبەرەوە نایانەوێ بەخوا مسلمان براکەم ئیخوانی بێ و سەلەفی بێ و جیهادی بێ و سۆفی بێ و مەدخەلی بێ و هەر کەسێک بێ قبوڵیان نییە چکە غەرب ئیسلامەکەی قبول نییە بۆیە ئەبێ ئێمەش ئیسلامەکە بێنینەوە پێشوو قبوڵێتی یا قبولی نییە بۆچی مە تەدەخل ناکەین لە ئیشی ئەوانە وڵاتی خۆمانە 1291 ساڵ ئەم شەریعەتی ئیسلامە حکمی کردو دێینەوە پێشەوە ڕەمە ئەنفیان
خۆشیان بێ خۆشیان نەبێ ئینشاءڵڵا ئەهلی ئیسلامیش دێتەوە پێش.